هەی من لە ژیانمدا گەلێک دیومە خەم و ئازاریش زۆرم دیوە نەبوونی زۆرم دیوە هەژاریش هەی چەندین ڕۆژ بێپارە بووم پێم نەبووە یەک دیناریش هەزار جواریشم کردووە حەماڵی و کرێکاریش هەی لەم جێگە بووە ئەو جێگە ڕۆیشتومە شار بە شاریش بۆ نانی حەڵال دەستم بردووە بۆ کونی ماریش های زوڵمم لە کەس نەکردووە تەنانەت بووە یەک جاریش نەخێڕیم نەمەشروب خۆوە نەتلیاگ نەقوماریش هەی منداڵیم هەرمەینەت بوو تا گەنجی و هەرزەکاریش وەک هەموو گەنجێکی تر کردمەش بۆ دڵداریش هەی خەفەتی دنیام کەم بوو خەمی بێڕەحمی یاریش هەزار جۆر خەڵکم ناسی هی بێدین و دینداریش های ئینسانی خوێڕیم ناسی ئینسانی بەدەماریش هاوڕێ و برادەری خوێڕی زۆر هاوڕێی وەفاداریش هەی زۆر هاوڕێ منیان فرۆش بێسەبەب و وەکاریش لە زەرکەس چەزدا پیاو بووم سەلماندم بە کرداریش بوومە تەجێی شانازی بە هاوڕێ و کەس و کاریش من بەم شێوەیە ژیام هەتا پار و پێراریش هەی ئێستا هونەرمەندێکم دەمناسن لا دێو شاریش خاوەن دۆست و دوژمنم خاوەنی هەواداریش هەی بۆیە وەک پێ وەعدمدا بەخۆم و پەروەردگاریش گەر بێت و بەناو بانگم سەد ئەوەندە ناوداریش گەر ببمە خاوەن پارە و ماڵ و کۆشک و تەلاریش خاوەن فێن لەو سەیارە و هەزار دەفتەر دۆلاریش هەموو دنیا بزانێ داومە وەعد و بڕیاریش قەت پۆست لێ نادەم مەگەر ببمە سەرۆک کۆماریش هەی بۆ کاک عیسای قەسابە بۆوی دەڵێم نەواریش تا بەیانی بۆت بڵێم نامەوێ یەک دیناریش هەی کۆسرەتت بە قوربان بێ بەجود لەگەڵ کارزانیش کۆسرەتت بە قوربان بێ بەجود لەگەڵ کارزانیە هەی ئەمشەو بۆ گەڕانەوە پڕ بەدڵ پاڕامەوە هەر نەهاتی بێوەفا بە تەنیایی مامەوە هەی نەتبینیم چۆن دەسووتێم بە مازار و زامەوە ئەمشەو لە جێی تۆ پێکی بادەوا لە لامەوە هەی زامێکم لە دووری تۆ هەزار جار کولامەوە هەرگریان بەڵکو جارێ تۆ بێی بەهانامەوە هەی بۆ لای کارزان سەیداوە ئەم جارەش گەڕامەوە هەی سڵاو لە عیسای قەساب دانیشتووە لە لامەوە سڵاو لە عیسای قەساب دانیشتووە لە لامەوە هاوار و داد و بێداد لە دەستی ئەم زەمانەی لای دۆست و هاوڕێکانم کەوتمە بەرتیر و تانەی هەی لەم ژیانە بێزارم داگەڕێم لە بەهانەی وام لێ هاتووە خەریکە ڕوو دەکەمە مەیخانەی
قبوڵی نەکەی ئەم زوڵم و ئەم تاوانەی بڕوا بکە پارەت نەبێ لای براکەی خۆت بێگانەی هەی بڕوا بکە پارەت نەبێ لای براکەی خۆت بێگانەی ئینسانی سووک و خوێڕی زۆرە لەو کوردستانەی هەی ماستەڵچێتی و گەوادی بۆ بەکاری ڕۆژانەی پارەزانیم تۆش هیچ نیت چونکە هەر لای ئەو دوانەی هەی ماستەڵچێتی و گەوادی هەزار نەفرەت لەو دوانەی هەی ماستەڵچێتی و گەوادی هەزار نەفرەت لەو دوانەی پێشینیان وتویانە سەد ڕەحمەت لەو وتانەی چاوت لە ماڵی خەڵبێ هەتا دەمری بێلانەی بەسەر فەقیر دەکەوێ بەردێ بێ لەو ئاسمانەی بۆ قسە و تانەی خەڵکی خۆت مەکە بە نیشانەی ژیانی خەڵکی بۆ تۆ با بێتە دەرسوانەی هەی بۆ کارزانی سەیداوە سڵاو بێ لەو یەکانەی کورە هەڵمەت تەسویرم دەکا ئەبە و کامێرە جوانەی لە لای عیسای قەسابم لە لای ئەو مام کارزانەی کاکە عیسام خۆش دەوێ بە قەدە و کوردستانەی مامە فریان دەلێیدا سەد سڵاو لەو پەنجانەی دەست خۆش مافیە هەوار